بەس تۆ پێم بڵێ ئەها لەگو باسی سجن وەست ئێوە سجنە چۆنە چۆن نییە دۆخ و گوزەرانە ئەها وەڵا ئازیز گیان گەر بۆ تیڤی بێ ئوتێلی خۆش و پێنجە سێرەیە چی تەعامی خۆش و باشە هەر هەمووی وا لێرێ گەر بۆ هەڵاو برادەران بێ شوێنی مشکە کوێرەیە ئەمەیان چۆن بوو وەڵایی پێکە بەس ینی چۆن چۆنی تێنەگەشتم بە باشی یعنی حەسەب لێ دوانەکە بە قوربان تێگەشتم ئەی توخوا شتێک ئەڵێم دەنگ و باسی دەرەوە چۆنە هەواڵی سێشتەکە وەڵی دەرەوە وەخشامی شەریف وایە بەس سێشتەکە نازانم چییە کاوە سێشت بێقەزابی یاخوا ئیدانە و بەیاننامە و ئەها ئەوەی کە ئەڵێن لیژنێ لەسەر پێکێنن ئەواڵە جا تۆ ئەمە بۆچیە حەکیم چۆن بۆ چیمە وەک بەندکراوێ گوتم بزانم بۆ منیش ئەو سیانە کراوە وەڵا نازانم